صباحا وبخير بتماشاوانين رودا لهر جهه که هلما گهداری و تماشات کن صباحا و همویان بخیر با ایرو مزوتر دست بکریاش برکو ج امریکانو چیم بلز هنه دنگدر دهل بجارتنین خوجهیده لچند ولایتان ایرو بر خودان صندوقان دهل بجارتنان دل هنک ولایتان اندامن انجمن نیاسدانینه لهنک ولایتان پارزگار هاتنه هل بجارتن وکا ولایتین ویرجینیا و نیوجرسی هروها شاردارن 26 باجاران جی هاتنه هلبجارتن او یکمین هلبجارتن بویه پشتی دست بکاربونا سروک امریکا دونالد ترامپ ده چلیا بوریده هلبجارتن هری زیده لنیویورک گرنگی خویا تایبت هیش برکو بویه کمین جار ده دیروکاوی ولایت ده گنجکی 34 سالی که مسلمانه بو شاردار نیویورک بو شاردار او باجار کوک دل امریکای جی تناس کرن ابنتن باجارک لی نینکک دنابرا دولمندیا زیده و هجاریا گرانده دنابرا کپیتالیزم و داخوازن جواکه ده لنیویورک ادی زهران 34 سالی کو با اصل خو خلک هندستانه مسلمانه بویا شاردار لگوری کومدیا امریکی راگهاندیه پرانیا دنگان زهران به دست خستیه او یک دی چل پای خوابینه نیویورک دی چله بیتن او جه کوکه ناوندین مزنین کمپانیین جیهانه و آواهیا سرکیان توین یک بویی لی هیا ده همان دمی ده بملیونان کارکر و کوچبر تیده دجین کوچبو دابین کرنا پیتوین هری بنگهین یه جیانا خواه کار دکن راست که ام دیمنین گلکی جوان جادهین نیویورک دبینن که سالانه هجماره که زیدش گشیاران دچوه داره لید همان دمی ده جادهین هجار جی نافچهین هجار نشین جی هنه نیویورک که زهران اف بربجر 34 سالی کنها بوی شاردار لگوری انجامن که درکتن انجامن دستفک انوان هل بجارتنان گلکی فوکسا خواه لسر هجاران کربو گلک سوز دابوان پیمان دابوان که روشوان باشتر بکه لگوری کوارا فوربس لنیویورک 123 میلیاردر هنه 384 هزار میلیونر هنه جسدی 5 هری دولمندی خلکی و خودی نزیکی جسدی چلی توایا داهاتینه ددمه که کوگل کس نچارن دو سه کاران بکن حتی که دبارا جیانا خویا روزانه بکن اف هل بجارتن وکه من آمجه پیدایی نتنه نیویورک لی پارزگار نیوجرسی ویرجینیا جی هاتنه هل بجارتن لی فوکسا زیده چمال سر نیویورکه جبر که کشکا سپی اف دمک بول گوری وان آنکت و راپرسین که بری بریوچونا هل بجارتنان دگوتن وان سوز دا اگر زهران ببه شاردار نیویورک او بودجه نیویورک جی حکومت فدرال کم بکن ترامپ اوی گوته بو لو ما چاولویه کنه که کارودان ده چبن پشتی سرکفتنا ممدانی زهرا ممدانی و چه کارودان در کون و چه نقشه سیاسی و یا خوجهی لنیویورک به گوهرتن اف چه پیامان لپای خواه دگره ددمه که دکو ام دزانن مزنترین روندا یا جهویان که وکلوبیا هری خورتجی لدنیای الامریکایی بتایبتی لنیویورک ام هنک زانیاریان لسر وی کسایتی بدونوه زهران کوام ممدانی که بربجیر دموقراتا بوج بو شارداری نیویورک ایدی سرکفتن به دست آنیه بریادمه که کرد مدیا امریکی بلاف کرد که او سرکفتیه او ده سال 2018 ده بویه همولاتی امریکا بخواه 18 ماه دهان سال 1991 کامپالا لأوگندایش دایک بویه اندام انجمن یاسدانین لنیویورک بویه سر به پارتیا دموقراطانه هناغا آمدهی جخواندن خواه هر لنیویورک قداندیه ده سال 2014 ده بکالوریوس به دست خستیه ده 2018 ده بویه همولاتی امریکای افجی او سوزه کو دابون جیب کرنا کریا خانیان دابین کرنا اتوبیسان به برانبر هر وها جوان سوزن کو دابود وان هل بجارتنان ده وی گوتو بو اوه چاودیریا زاروکان به پردابین بکه یانجی ده برفرهتر بکه و هر وها یکی نشجیبونه به بوهای گنجاو جی ده دابین بکه
برپرسی اوفیسا روداوی لنیویورک نامو عبدالله ج پیشیا بارگاه سرکی یا کونها زهران لیا افکسی کبوی شاردار نیویورک الگلمه جوشك زيدل جمت هيا نامو بحصا ويكشو هوايا كو لفيجي هي هرچ قاسي كو انكيت دغوتن او دي سركفلي بشتي سركفتناوي لجمتك شو هوان ها چاوايا كارودان چنم بەڵێ نالین وەکو خۆتە بینیت لە پشتی منەوە هەرایە ئەمە بروکلین پاراماونت تیێتر واتە شوێنی پیشاندانی شوێنی کۆنسێرت و شتانەیە لە ژوورەوە پڕە بەڵام میدیاکان وەکو ڕەنگە ببینی هەمووی لێرە کۆبوونەتەوە ڕاستە و خۆ ئەکەن میدیای وڵاتانی جیان هەموویان هاتوون ئەمە شتێکی سەرسوورهێنەرە لە ڕاستیە ئەگەر ببینی ژمارەیەکی زۆر میدیا لێرە کۆبوون زافەر can you show them all the media I just want you see ببینە یعنی هەمووی لێرەیە ئەمە دەریەخات ئەم هەڵبژاردنە تەنیا هەڵبژاردنێکی شارەوانی بچووک نییە بەڕاستی هەڵبژاردنێک ڕەحەندێکی نێودەوڵەتی وەرگرت وەکو ئێمە میدیای ڕوودا و لێرەین لەبەر ئەوەی لە کوردستان خەڵگرێکی پێدا لە وڵاتانی دیکەی عەرەبی مسلمان ڕنگی پێدا لەبەرچی تەنیا لەبەر ئەو کەسەیە کە ئێستا وەکو براوەی سەرۆکی شارەوانی نیویۆرک هەڵبژێردرا زۆهران مەمدانی کەسێکی مسلمان کۆچبەرێک کە لە بناڵیەوە ڕاستە هاتووەتە ئێرە بەڵام دوجار کۆچبەرە لە ئۆگەندا لەدایک بووە ئەمە بردنەوەی مامدانی بەڕاستی پامێکی زۆر گەورەی نرد لە ئەمریکا پامێکی نرد کە یەکەم شت کەسێکە خۆی بەخۆیڵێ سۆشیالیست پامێکی نرد کە سەرمایەداری ڕناڕێکخراو کە هەنێک کەس بۆی تۆمەتبارەکەن بۆتە هۆی نایەکسانێکی زۆر لە وڵاتە خەڵکی نیویۆرک ڕەتێکەنەوە خەڵکی نیویۆرک کە دەبینن نرخی شت گران بووە کرێ خانوویان پێ نادرێت کەسێکیانەوێت کە دەڵێ من سنوور لەسەر سەرمایەداری دانێم نرخ پاسەکەم بە خۆڕایی دایانگەی مناڵەکەم بە خۆڕایی ئەم بەڵێنان لە لایەکی دیکەشەوە ئەگەر لەمە کە متابعی چەند هەفتە و چەند مانگی ڕابردوومان کردووە بینیمان لە میدیاکانە هێرشێکی زۆر کرایە سەر ئەم کەسە زۆران مەمدانی تەنە لەناو پارتەکەی خۆشیە پارتی دیموکراتەکانیش هەنێجار تاوەکو دوایین لەحزە بۆ نمونە حەکیم جێفری کە سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانە پاڵپشتی نەکرد و زۆر هێرشەکرایەت سەر ئاینەکەی کە مسلمانێکە نیویۆرکەکان ئیسلامۆفۆبیایان ڕەت کردەوە ئەمڕۆ واتە ترس لە ئیسلام ئەوەی کە باسیەکان ترس لە مسلمان ئەوەیان ڕەت کردەوە گوتیان ئێمە ئەم کەسەمانەوێ سەرڕای ئەوەی کە مسلمانیشە نامۆ ئەنجامان بە کورتیش مرە بێژەیە دەنگدانێت چەند سەدی دەنگ بەدەست ئانینە زۆهران وەکی دنجی بربژێرن کوڕکابەری بوون چەند سەدی بەدەست ئانینە نالین ئەو نەتیجانەی کە هەن بێگومان نەتیجەی سەرەتایین بەڵام نەتیجەکان ئەوەندە گەورن یەکلایی بۆتەوە بۆ زۆهران لێرە لە ئەمریکا کەناڵە گرنگەکانی ئەمریکا کەناڵە گەورەکان وەکو CNN وەکو فۆکس نیوز ئەمانە داتاکانیان بۆ ئەچیە و لە ڕێگەی ئەلگۆریتمی ئاڵۆزی بیرکاریەوە سەیریەکەن بۆیان دەرەکەوێت کە بەڕاستی هیچ مەجالێکیتیان نییە بۆ ڕکابەرەکە بیباتەوە بۆیە کەناڵە میدیایەکان ڕایەگەێنن کە کێ براوەی هەڵبژاردنەکەی و کێ پێشبینیەکرێت بباتەوە مەمدانیان بە براوە پێشبینی کردووە ئێستا نزیکەی 50% دەنگەکانی بردووەتەوە دوای ژماردننی 160 دەنگەکان بەپێی میدیاکانی ئەمریکا بەڵام ئەمە ئەکرێ گۆڕانکاری بەسەرا بێ لە کە چل لە سەدەکەی دیکەی دەنگەکان دەشمێردرێن بەڵام دەریەخات بۆ نمونە پێ پرۆجەکشنەکان دەریەخان کە ئەوەندە گەورە نابێ ئەو گۆڕانکاریە کە مامدانی نەیباتەوە بۆیە مامدانی هەر لە ئێسەوە بە براوەی ئەم هەڵبژاردنە ڕاگەیەنراو دەبێتە یەکەم مسلمان لە مێژووی ئەمریکادا ببێتە سەرۆک شارەوانی شاری نیویۆرک کە گەورەترین شار و دەوڵەمەندترین شاری ئەمریکا باشە نامۆل گەلمە بمینە میوانێ مژی هەنەت نەواوێ ساعتێدە و ئەو ژل نیویۆرکە نام بزار بن کە نەریناوان چییە ئەگەر تەژی پرج میوانێ من هەبن لە گەلمە بە میوانێ مە خەیال قەرتال و سەرۆکە ناوەندا کولتوریە کوردی لە نیویۆرکێ هەروەها ماریا مستەفا و ئەوژی خوێندەکارێکە زانینگە هەیە ژ نیویۆرکێ وێ هەردوو گەلمە بن بەحسا ئەنجامان و شرۆڤەیە ئەنجامان لەگەڵوان بکن کە بۆوان چواتەیە دگهینە هون هەردوو جی بخێر هاتن
جەم خەیاڵخان ئەس دەست پێ دەکەم وەکە سەرۆکا ناوەندا کلتوریە کوردی هەونچاوە لە سەرکەفتنا زۆهران دوان هەلبژارتنên شارەداریان دنەرن چ مەسج و پەیامێ دگهینەوە؟ I see Zohrann's victory as something really progressive throughout New York State as a whole, not just New York City, especially for young voters today. Coming out and voting more than 1.7 million in-person voters, going out and supporting Forza. زۆربیان دەنگ بە زۆهران دەدەن و هەروەها ئەویان نیشاندا کە دیموکراسی شکستی نەهێناوە بۆ ئەمریکا. باشە ئەv نەرینە ماریا وەکە خوێندەکارێکێ ئەز ێ vەگەڕم جەمتە لێ ئەز بچم جەم خەیاڵخان پرسا من بۆ وێ بوژی هەون وەکە ناوەندا کلتوریە کوردی لە نیویۆرکێ چاوا لە سەرکەفتنا زۆهران دنەرن دوان هەلبژارتنان دە کەسێکی گەنج موسلمان کۆچبەر کۆبوویە شارەدارە نیویۆرکێ. Hi, thank you for having me. سپاس بۆ میوانداری کردنم و ئێوە بەردەوامکاری زۆر باش دەکەن پێم وایە ئەوە کە زۆهران بۆ نیویۆرک دەنگێکی نوێیە و هەروەها نوێنەرایەتی خەڵکێکی نوێ دەکاوە نوێنەرایەتی دانیشتوانی نیویۆری دەکا هەڵبژاردننی زۆهران کاردانەوەی خەڵکە بەرامبەر بە دەسەڵاتداران و هەڵبژاردننی ئەو گرنگە بۆوە بۆ کوردان چ پەیامێ دگهینە و دێ چ بگوهرینە دە سیاسەتا یا خۆجەهی لە نیویۆرکێ بەرامبەری ڕەڤەندا کوردی. Well, Kurds, like other immigrants, بۆ کوردەکان وەکو هەموو کۆچبەرانی دیکە کوردەکان پێویستیان بەوەیەکەوە دەسڕاکێشتنیان هەبێت پێویستیان بەوەیەکەوە پرۆگرامێکیان هەبێت و هەروەها پێویستە دەربکەون زۆران لە باگراوندێکەوە دێت کە نزیکە لە باگراوندی کوردیەوە و هەروەها دەبێتە هۆی ئەوەی کەوە دەنگی کوردەکان لە داهاتوودا زیاتر ببیستێت ئێمە وەکو کوردەکان پێویستە دەربکەوین سەرکەوتنی زۆهرانیش لە نیویۆرک دەبێتە هۆی ئەوەی کەوە هیوایەک بۆ کوردەکان دروست ببێت. باشە ئەس بچم جەم ماریە وەکە خوێندەکارتە نەرینا خۆگۆت لەسەر سەرکەفتنا زۆهران دوان هەلبژارتناندا سەرکەفتنا گەنجێکی 34 ساڵی کۆبخۆژی کۆچبەرە بۆوە وەکە خوێندەکارێن کورد لە نیویۆرکێ وەکە گەنج چواتەیە ددە حتى چی قاسید بەهاندەر بۆوە گۆ زیاتر تەرلی سیاسەتێ ببن. As a young student, من وەکو قوتابیەکی گەنج بە تایبەت کە ئێستا لە کۆلێژم دەبینم کەوا دیموکراسی شتێکی چەندە گەورەیە و هەروەها شتێکی چەندە گرنگە ئێمە وەکوونەوەی داهاتوو دەبێت خۆمانوانی شام بدەین کەوا گرنگی بە دیموکراسی لە ئەمریکا دەدەین و هەروەها دەبێت ئەوە بزانین کە ئەم یاسایانە ئەم هەڵبژاردنانە کاریگەریان لەسەر ئێمە دەبێت و هەروەها ئێمە دەبێت ئەوە بزانین کە نەوەیەکی تەمبەڵین و گرنگی بەوە دەدەین کەوا چ شتێک کاریگەری لەسەر ئێمە دەبێت و کاریگەری لەسەر ئاستی خوارەوەش دەبێت. باشە پشتی سەرکەفتنا زۆهران دوان هەلبژارتناندا ماریا هون وەکە خوێندەکار هون چاوەڕێ چ دکەن هێویا چ ژێ دخوازن بۆ گەنجان دێ چ گوهرتن چێ بە لە نیویۆرکێ؟ Yeah, so I know a lot of students do live in دەزانم کەوا زۆربەی ئەو قوتابیانەی لە نیویۆرک دەژین قوتابین و گرنگی زۆر بە تێچووی ژیان دەدەن زۆهران چەندین بیرۆکەی هەیە بۆی کەوا یارمەتی قوتابیان بدات و هەروەها یارمەتی کۆلێژەکانیش دەدات و هەروەها ئەوەی زۆران دەکاتەوەی کەوا هیچ کلێنێک نەهێڵێتەوە و هەروەها هەوڵ دەدات کەوا یارمەتی قوتابیان
لە داهاتوو بدات پێم وایە کەوا ئەو دەیەوێت یارمەتی ئەو قوتابیانە بدات کە لە شاری نیویۆرک دەژین و هەروەها ئەوەش دەبێتە هۆی ئەوەی کەوا بتوانن لە شارێک بژین بەبێەوەی هیچ کاریگەریەک یاخود هیچ شتێک لەسەر تێچووی ژیانیان ڕووبدات. باشە لەگەڵمە بمینە ئەس جاردن دەچم جەم خەیاڵخان و سەرۆکە ناوەندا کللتوریا کوردی لە نیویۆرکێ ئەس بزانم کە ئەو پێشبینیا چ گوهرتنان دکن و وەکە ڕەڤەندا کوردی چاوا دێخوا بگونجینن لەگەڵ گوهرتنێن و لە نیویۆرکێ ڕوو بدەن بە تایبەتی و لە واشنگتۆنێ لە کۆشکا سپی هەن هشیاری هەبوونە و دێ بودجەیە تایبەت بۆ نیویۆرکێ کێم بکەن ژ هەموو ئالیاندا کورد چاوا دێخوا بگونجینن لەگەڵ گوهرتنان. Well, Kurds have long tradition لە ڕاستیدا کوردەکان نەریتێکی زۆریان هەیە نەریتیان هەیە لەوەی کەوا بتوانن خۆیان بکوژێنن و وەکو زۆربەی ئەو کوردە کۆچبەرانە و هەروەها زۆربەی خێزانە کوردەکان زۆر بە قورسی کار دەکەن بۆ ئەوەی کەوا بتوانن ناسنامەی خۆیان هەن پارێزراوە بکەن و پارێزبەندی لێ بکەن. بۆ سەرۆکی شارەوانی نوێی نیویۆرک کوردەکان پێشبینی دەکەن و هەروەها دەیانەوێت دەستیان بە زمان بگاوە هەروەها پێشبینی دەکەن کە ژانەیەکی باشتریان هەبێت و پرسی زمانێکێکە لەو پرسانێکە بۆ کوردەکان گرنگی زۆری هەیە و کوردەکان لە نیویۆرک کۆمەڵگەیەکی بێنراون هونەرەکەیان بێنراوە کولتورەکەیان بێنراوە و هەروەها لە بەشێکی زۆری کۆمەڵگای مەدەنی بەشداریان هەیە ئەوەی ئێمە پێشبینی دەکەین یاخود چاوەڕێ دەکەین لە مەمدانی ئەوەیەکەوە بتوانێت لە ڕووی کولتوریەوە پارە تەرخام بکات و هەروەها دەرفەتێک بە ئێمەی کورد بدات بۆ ئەوەی کەوا بتوانین کەوا نیویۆرک زیاتر دەوڵەمەند بکەین لە ڕووی کولتور و هەروەها لە ڕووی کۆمەڵایەتیەوە. باشەواتە هۆن چ پرۆژەیان دەستپێشخەریان هێوی دکەن و ژعالیە شارەدارێ نوێ نیویۆرکێ بێ پشتەوانیکردن بۆ کوردان بە تایبەتی. Well, as New York Kurdish Film Festival, we've من وەکو کوردێک لە نیویۆرک ئێمە ئێمە وەکو نێوەندی کوردی نیویۆرک و هەوڵ دەدەین کەوا بتوانین مانگانە پرۆگراممان هەبێت گرنگی بە زمانی کوردی بدەین و هەروەها هەنگ و ئیڤێنت بۆ کوردەکان ڕێک دەخەین و هەروەها دەمانەوێت لە ڕووی کولتوریەوە خۆمان زیاتر فراوان بکەین هەروەها دەمانەوێت لەگەڵ کۆمەڵگەکانی دیکەش دروست بکەین و پەیوەندیمان هەبێت. بچم جەماریە وەکە خوێندەکارێک و وەکە گەنجێک ژێ ئەز دەخوازم ژێ بپرسم ئەو چ دەخوازن و چه هێوی دکەن ژە شارەدارێ نوێ نیویۆرکێ داخوازیەوە چنە؟ My hopes and wishes for Zorhan Mamdani. من هیوادارم کە زۆهران مامدانی هەوڵ بدات کەوا گرنگی بە قوتابیان بدات هەروەک ڕامگەیاند کەوا نەوەی دات و گرنگی زۆر بەم شتا دات و هەروەها دەمانەوێت مامدانی ببێتە نوێنەری ئێمە پێم وایە کەوانەوەی ڕابردوو کە بە جۆرێک لە جۆرەکان دوورکەت بوونەوە لە سیاسیەکان ئێمە وەکو قوتابیان پێمان وایە کەوا دەبێت قوتابیان هەوڵ بدەن و هەروەها هیوایان هەبێت کە دەکرێت ئەوانی ژداهاتوودا هەڵبژێردرێن. باشە هۆن حتا چ قاسی بهێڤینە یا هۆن دبینن و ئەv سۆزن و مەمدانی دابوون دکارە جیبجی بکە. Although I do believe a lot of
پێم وایە کەوا ئەو کەسانەی کەوا هەوڵدەدەن خۆیان هەڵبژێرن هەوڵ دەدەن کەوا باشترین شت پێشکەش بە کۆمەڵگەکان بکەن لە ڕاستیدا من پێم وایە کە بەشێکی زۆری ئەم کارانە ڕەنگە نەتوانرێت ئەنجام بدرێت هەروەک پێشتریش ترەمپ چەندین جار ڕخنەی لەم شتانە گرتووەوە هەروەها مەمدانی کردوتە ئاماج بەڵام من هێشتا پێم وایە کەوا زۆران تاوەکو ئەوەی بتوانێت شەڕ دەکات لە پێنا ئەو شتانەی کەوا بەڵێنی داون و هەروەها شەڕ دەکات تاوەکو بتوانێت کە ئەو بەڵێنانی کە داوێتی هەروەکو خۆی جێبەجێ بکات. باشە ئەس بچم جەم هەردوو میێوانێ من لەگەڵ من ببینن ئەس بچم جەم نامۆ هەفکارێ من دیار کوردەژی تەڤلی ناڤاڤێ ڕۆمالێ بووە بەری کو ئەس بچم جەم دیار ئەس بچم جەم نامۆ بتایبەتی کو ئیرۆ بدرێژاهیا ڕۆژێ بدەما نیویۆرکێ نامۆ ئەڤ پرۆسە دشۆپاند دخوازم شتە بزانبم یعنی ڕفتارە دەنگدەران چاو و براستی ئەو گوهرتنێکێ دخوازن د سیاست و د حکمرانیە باژارێ خوا یان ژی وەکە کارڤدانێک بووە لەسەر شارەدارێن بەرێ و ڕێڤەبەریên بەرێ لە نیویۆرکێ. بەڵێ نالین ئێستا پێشەوەی وەڵامی پرسیارەکەت بەمەوە ئێستا سەری دوایین ئەنجامەکانم کە نزیکەی 89% دەنگەکانشی مەردراون و مامدانی سەر و 50% دەنگەکان لە لای مامدانیە. ئەمە زۆر گرنگە بەڕاستی ئەگەر بێت و مامدانی لە سەر و 50 دەنگەکانی بمێنێتەوە بە تایبەتی لە کاتێکە ئەم هەڵبژاردنە سێ کاندیدی تێدا بوو نەک دوو کاندیدی کۆماریەکان کاندیدێکی سربەخۆ کە دووەمە ئەندرۆ کۆمۆ دوای ئەوەی دۆڕاندی لە هەڵبژاردننی سەرەتایی بە زۆهران مەمدانی هەڵبژاری ناو پارتەکە هێشتا خۆی هەڵبژاردەوەکو سربەخۆ دووەمە سەرڕای سێ کاندید ئەگەر بێت و مامدانی لە سەر و 50 دەنگەکان بێنێت ئەتوانێت بە خەڵکی بە نیویۆرک بڵێ نەکتەنە بە خەڵکی نیویۆرک بە تەواوی پارتی دیموکراتەکان بڵێت کە ئەو خاوەنی ماندەیتە خەڵک زۆرینەی خەڵکی شارەکە هەڵی بژاردووە و ئەو بڕیارانەی هەیەتی نوێنەرایەتی بەشێکی زۆری ئەمریکیەکانەکە و کە ئەبێ پارتی دیموکراتەکان سیاسەتی خۆی بگۆڕێ. بۆیە ئەگەر کەمتر لە 150 بێکرێ ڕخنەی لێ بگیرێت بڵێن تۆ بەدەنگێکی کەم بوویتە سەرۆکی شارەوانی بەڵام ئەگەر سەر و 50 لە 100 بێخ ئەو ڕخنەی لێ نامێنێ. بێم و سەر پرسیارەکە نالێن خەڵکی نیویۆرک بە هەڵبژاردننی ئەم کەسایەتیە ئەبێ بیرتان بخەمەوە زۆران مامدانی کێیە زۆران مامدانی کەسێکە کە زۆر دژی سەرمایه‌داری قسەی کردووە ئەڵێ سەرمایه‌داری یەکسان کردووە بە دزی ئەڵێ سەرمایه‌داری واتە دزی کاپیتالیزم واتە دزی واتە بە باشکرا بە خۆی ئەڵێ من سۆشیالیستم سۆشیالیست بە واتایی کە سەرمایه‌داری دەبێت سنووری بخرێتە سەرلانی کەم هەرێک جار خەڵکی دژەکانی مامدانی دەڵێنەوە هەر نەک سۆشیالیستە ئەم کۆمیونیستە کە پێی وایە کە سەرمایه‌داری دەبێت لە ڕیشەوە هەڵبکەنرێت بەڵامەوە خۆی دەڵێ وەڵامی ئەوانەی داوە دەڵێ ئەوە نی بەڵام سۆشیالیستە ئەمە لە شارێکە کە بە پایتەختی سەرمایه‌داری دنیادانرێ زۆر جار ئەمە بۆ خۆی تەنیا ڕەتکردنەوەی پارتێکی دیاریکرا و ڕەتکردنەوەی سیاسەتێکی دیاریکراو نییە لە ڕاستیە بەشێکی زۆری توانین بڵێ ڕەتکردنەوەی ئەو جۆرە سیستەمە سەرمایه‌داریە کە نایەکسانێکی زۆری لە ویلایەتە دروست کردووە سەرمایه‌داریە کە بە چێک نەکراوی هێشراوەتەوە ئەمە بەرای من لە هەمووی گرنگترە چکە نرخی خانوبەرە زۆر گران بووە من نمونەیەکت بۆ باسەکەم نالێ چکە خۆ دەزانێ من نزیکەی 14-15 ساڵە بێت لە وڵاتم نزیکەی 14 ساڵ پێش ئێستا لێرە لە نیویۆرکە ژیام ئەو ئەپارتمنتەی کەتیایە ژیام لە ماوەی 12 ساڵی ڕابردووە ئێستاکە نرخەکەی دوو هێندە زیاد بووە ئەیدی ئەمە بەڕاستی لە واشنگتن شتێکی لەم جۆرە ڕووی نەیە ئەو گۆڕانکاریە سۆرە مامدانیەڵە چیڵێ من فریزە خەمە سەر بەسکردنەوەی نرخی خانوواتە ناڵم خاوەنخانوەکان بارزی خۆیان ساڵان نرخ بەرزکەنەوە لەبەرەوەی داوایەکی زۆر بۆ خانوو هەیە بەڵێ پاسەکەم بە خۆڕایی خەڵکێکی هەژار لە وڵاتە هەیە خەڵکێکی زۆر هەیە کە ئەم شتانەیان دەوێت
از وگرم جمتل سروان بالین و سوزن کو ممدانی دانه نامول گلم بمینه از بچم واشنطن هفکار من دیار کرده بر پرس آفیس روداوی لگلمه دیار تجیب خیر هاتی دونالد ترامپ دیگه کمین کارودان خوده دبیجه صدم سرکفتنا زهران ممدانی دوان هل بجارتنان لدو صدمان ودگرینه یک جوان شداون حکومت بویه یادن دبیجه جبرکو از نل سر قاغذا دنگدان بوموینه من حتى تشقاسي أفسد من كو ترامب تينا واقعين رياليستن بەڵێ خۆتە زانی داخرانی حکومت کاریگەری یەکجار زۆری هەیە و بێگومان دۆناڵد ترامپیش ئەگەر خۆی بەربژێر بکاتەوە خەڵکانێکی یەکجار زۆر هەن کە دەنگ بەوەدان بەڵام ئەوەی کە دۆناڵد ترامپ بەڵێت ئەو بە هەڵبژارنەی گشتی دیموکراتەکان لە ڤێرجینیاش بردوونەتەنەوە و لە دەنگدان بۆ دادگای باڵای پەنسیلڤانیا لەوێش تاوەکو 2028 بردویانەتەوە تە زۆرینیان مسۆگەر کردووە لە نیوجێرسی جارشکە بردویانەتەوە ئەمە نیشانەیە کە خۆی بەشێکی پێشی ئەوەی هەڵبژاردنەکە بکرد لێرە باستەواکرا کە ئەمە وەکو ڕاپرسیەکە بۆ ئەدای ئیدارەی دۆناڵد ترامپ و ئەمریکیەکان چۆن ئەمە ئەبینن و بینیمان کە لە نیویۆرک مەمدانی شارەوانی بردەوە لێرە لە ڤێرجینیا ئەوەی ڤێرجینە جیاوازەکەی بوو کە حاکمی پێشوو کۆماری بوو ئەم جارە دیموکراتەکان گەڕانەوە جارشکە بردیانەوە خۆی ڤێرجینیا ویلایەتێکی شینە و لە نیوجێرسی جارشکە بردیانەوە ئەوەی کە دۆناڵد ترامپ وچێت ئێمە بەلایەک بەڵام دیموکراتەکان کە کێشەی سەرکردایەتی و کێشەی کۆکردنەوەی دەنگ و کێشەی ڕوبەڕووبوونەوەی دۆناڵد ترامپیان هەبوو ئێستا خەریکە گروتوونێکیان بەرەکەوێت و ببینن کە کەمێک بەر لە ئێستا باراک ئۆباما کە خۆی بەشداری لە بەشێکی لە کەمپینەکانی هەڵبژاردنەکرد بە تایبەتی لە ڤێرجینیا ئەڵێ ئەمە نیشانی ئەوەدات کە بێت و دیموکراتەکان بەیەکەوە کۆ ببنەوە ئەتوانن هەڵبژاردنەکان ببنەوە ئەتوانن بەیەکەوە سەرکەوتن تۆمار بکەن ئەمە قۆناغی یەکەمە کاری زۆرمان لەبەردەمە بۆی بتوانین هەڵبژاردنەکانی کەش بینەوە چونکە ئەو جارە ئەو هەڵبژاردنە ئەم جارە کرا هەڵبژاردنەکە لە چەند ویلایەتێک بوو و بۆ چەند شوێنێکی جیاواز بوو واتە سەرتاسەری نەبوو بەڵام ئەوەی کە گرنگە هەڵبژاردننی میترمە کە ساڵی داهاتوو بەڕێوەچێت کە هەم دیموکرات و هەم کۆماریەکان لە ئێستا خۆیان بۆ ئاماداکەن کەمە کاریگەری یەکجار زۆریە بێت بەسەر ئیدارەی دۆناڵد ترامپ ماندۆرەکە چاوات بە دیارانی چما هەلبژارتنە بۆ هەلبژارتنێن ساڵابێ ئەو قاسی گرنگە گرنگە چونکە وەکو ئەوەی کە دیموکراتەکان هێزی شتیان ببەرەکەوێتەوە کە ئەتوان و بەرهێنانی زیاتر تێدا بکەن ئەتوان کاری زیاتر بکەن و هاندانێکی زیاتر بێت بۆ دیموکراتەکان بۆی بتوانن ئەو هەڵبژاردنەی بێتەوە بیبنەوە چونکە خۆتە زانی کە میتەرمەکرێت هەڵبژاردن بۆ سەرجەم ئەندامانی نوێنەرانەکرێت کە ئێستا کۆماریەکان تێدا زۆرینن ئەو کاتە ئەگەر بێت و دیموکراتەکان بتوان ببنە زۆرینە ئەتوان بربەستی یەکجار زۆر بۆ حکومەتی دۆناڵد ترامپ دابنێن وەکو ئێستا کە ئێستا حکومەت داخراوە بەشیشی بۆی ئەوەی کە دیموکراتەکان ڕازینین بۆ پرۆژە بودجەیە کە کۆماریەکان ئامادەیان کردووە بۆیش ئەمە کاریگەری یەکجار زۆر بێت بەڵام ئەمە لەلایە کۆماریەکان لەلایەکی دیکەوە ئەمە وەکو هەڕەشەیەک بەکاردێنن کە بەتابەتی ئەو کەسانێک کە محافظکارن یاخۆ بڵێن ئەو کەسانێک کە کۆمارین یان ئەوانەی کە نزیکن لە کۆماریەکان ئەڵێن ئەگەر بێت و ئێوە دەنگ بدەن دیموکراتەکان بدەن کەسانێکی وەکو زۆران مەمدانی کە کۆماریەکان زیاتر بە کەسێکی چەپ پێناسەیەکە نەک بە کەسێکی سۆشیال دیموکرات ئەڵێن کەسانی وەکو زۆران مەمدانی ئەمە ئەبنە نوێنەری ئەمریکیەکان و دێن لە ئەنجومەنی نوێنەران و ئەنجومەنی پیران و هەتا لەوانەیە ببن بە سەرۆکی ئەمریکاش ئەمە ئەو هەڕەشەیە کە بێ کۆماریەکان بە جدی وەری بگرن تاوەکەستا کاردانەوەیکی زۆرمان نبینیەوە لە کۆشی سپی بەڵام دۆناڵد ترامپ پێشتر هەڕەشەی چیە کرد هەڕەشەوەیە کرێگە بێت و مەمدانی هەڵبژاردنەکە باتەوە ئەوە تاوەکو دەتوانێت تاوەکو شوێنێ دەکرێت ئەو هاوکاری فیدراڵیانەی کە هەنا بۆ نیویۆرک بە تەواوەتی کەمیانەکاتەوە ئیجادکارەوەیەکێ بکە دیار یعنی دموقراطیەتە ئەمریکای ئەفقاسی شۆک بووە کو تەحملاوەیەکێ ناکە حتەک و کریارێکە و ساهەبیتن یان تەنێ ئەوەکە گەفەکێ بووە بۆ دەنگدەران بەریوێ و نەچن دەنگێ خۆ نەدنێ بێگومان ئەمەوەکو هەڕەشەیەک بوو لە دەنگدەران کە دۆناڵد ترامپ ئەویسەوە بەکاربێنێت بەڵام لە هەمان کاتیشدا سەرۆکی ئەمریکا دەسەڵاتێکی یەکجار زۆری هەیە واتە ئەتوانێت بڕیار لەسەر ئەو هاوکارە فیدراڵیانە بدات کە بۆ ویلایەتەکان تەرخانەکرێت کە بۆ شارەکان تەرخانەکرێت و لەوانەیە نەتوانێت هەموو شتێک بەپێی دڵی دۆناڵد ترامپ بچێتە پێشەوە چونکە خۆتە زانی لێرە کاتێک کێشەیەکە بێت لە نێوان ویلایەتێک و حکومەتی فیدراڵی بێگومان دادگای باڵا هەیە دادگای باڵا دەسوەردانەکات وەکو چۆن ئەو کێشەی ناردنی هێزی تایبەت هێزی فیدراڵی یاخود بڵێن
ئەوەی کە لە کالیفۆرنیا هەبوو کە حاکمی کالیفۆرنیا ناڕزاتی دەربڕی کەیسەکەی بردا دادگای باڵا دواتر دادگای باڵا تداخلی کرد کە ڕێگەی نەدا ئەم کێشە زیاتر بەردەوام بێت واتە دۆناڵد ترامپ ئەتوانێت تا ئاستێک کاریگەری هەبێت لە سەردانانی ڕێژەی ئەو هاوکارانێک کە بۆ نیویۆرکە کرێت بەڵام لە هەمان کاتیشدا ئەوانیش دەتوان لە دایگا باڵا سکاڵا تۆمار بکەن و وەڕێگە نەدەن دۆناڵد ترامپ شتێک بە حەزی خۆی بکات بێگومان دۆناڵد ترامپ پێشتر ئەمەی وەکو چەکێک بەکارهێنا کە بەوەی خەڵکی نیویۆرک بچن دەنگ بدەن بە ڕکابەرەکەی مەمدانی کە خۆی ئەویش دیموکرات بوو بەڵام بەسەر خۆی هەڵبژار بوو دۆناڵد ترامپ پشتیوانی لێ کرد پشتیوانی لە بەربژێرەکەی خۆیان ناکرد پشتیوانی لە بەربژێرەی سەربەخۆی دیموکراتە کرد بەڵام دیار بوو هەڕەشەکانی دۆناڵد ترامپ سەریان نەگرت مەمدانی هەڵبژارنەکەی بردەوە وەکو چاوەڕوانەکرا و بەس لەوێش نا وەکو باسم کرد لە هەڵبژارنەکانی دیکەش وەکو لە پەنسیلڤانیا کە بۆ دادگای باڵا کراوە لە نیوجێرسی کە بۆ حاکمی ویلایەتەکە کراوە لێرە لە ڤێرجینیا بۆ حاکمی ویلایەتەکە کراوە لەمانەش دیموکراتەکان بردویانەتەوە ئێستا سەرکردەکانی دیموکراتەکان ئاهەنگە جێڕن ئەڵێن ئەمە دەستپێکی سەرکەوتنەکانی ئێمەیە جارێکیکە گەڕێینەوە هەوڵدەین خۆمان کۆ بکەینەوە بۆی هەڵبژاردننی داهاتوش بینەوە و چاویان لەوێ لە هەڵبژانی سەرۆکاتی داهاتوش بگەڕێنەوە کۆشی سپی باش سپاس بۆتە دیار ژە واشنتۆنێت گەلمە بووی بۆ هەر کارڤدانێکێ بێگومان ئەمێ جاردن بێنە جەمتەش بەرکۆ ئیرۆ چاو لە واشنتۆنەیە کۆشکا سپیە هەرچ قاسیل جەموە ئێدی دبە دەرەنگیا شەوێ لێ چاوەڕێتێکردن و کارڤدانên زێدەتر دە سەعاتێن لە پێشی ئامەدە دەرکەوە گەلێکی سپاس بۆتە دیار گەلمە بووی ez gel her du mêvanên xwe û namo jî berdewam dikim berî ku ez biçim cem mêvanan dixwazim vê pirsê jî ji namo bikim namo ev sozên ku dabûn yani eger li waqeî New Yorkê em temaşe bikin heta çi qasî dikare yani Zohran Memdanî dikare van sozên ku dabû di demeke Kurd de cîbcî bike نالین پرسیارێکی زۆر زۆر جوانە لە ڕاستیە زۆرێک سیاسەتمەدارەکان خۆتەزانی ئەمە شتێکی گەردونیە لە کوردستانەوە بۆ ئەمریکا سیاسەتمەدارەکان زۆر جار بەڵێنە دەن لە کاتی هەڵبژاردنەکانە بەڵێنەکان زۆر گەورەیە و ناتوان لە دوای هەڵبژاردن جێبەجێ بکەن بۆیە چاوەڕێمەکە مامدانی بتوانێت هەموو بەڵێنەکانی جێبەجێ بکات و ڕەنگە لە ڕاستیە جیاوازش بێ و جێبەجێ بکات بەڵام بربەستی زۆری دێتەڕێ یەکێک لەو بربەستانەوەکو دیار ئاماژەی پێدا لە واشنتنەوە بە دروستی ئاماژەی بەداوی شەوەیە کە دۆناڵد ترامپ هەڕەشەیەکی گەورەیە لە بەردەمیە سەرۆکی ئەمریکایە بودجەی فیدراڵی بەدەستی ئەوەیە ئەتوانێت بۆ نمونە وەکو خۆیڵێت عەرقەلە دروست بکات بۆ ناردنی بودجەی نیویۆرک ئایا توانێت بودجەکە نەنێرێت ئایا ئەمە تا چەند دەستوری ئەمە بۆ پسپۆڕانی یاسا و دەستور هەڵەگرن بەڵام هەڕەشەی کردووە کاڵێ من میلیمەم دەنێرم واتە کەمترین بودجانێرم کە یاسا داوام لێکە لەوە زیاتریان بۆ نانێرم یعنی ئەمەیەکێکە لە بربەستەکان لە ناودا خۆی نیویۆرکیشا بەڕاستی بەشێکی زۆر لەو سیاسەتانە پێویستی بە گۆڕین یاسای ناوخۆی دەکرێت هەبێ پێویستی بە پاڵپشتی بەشەکانی تر و دامەزراوەکانی تری شارەکە بێکێک لە گرنگترینە و شتاناوەیە کە بێگومان پۆلیسی نیویۆرک ئێستا لە ژێر دەسەڵاتی مامدانیە بێ لە مەودووە کۆمیشنەری پۆلیس دەبێ مامدانی بێتە بەرپرسی هەموو هێزی پۆلیسی نیویۆرکە بێ پەیوەندێکی باشیان لەگەڵا هەبێ چونکە پێشتر لە ڕابردووە وابیراوە کە مامدانی ڕخنەی لە پۆلیس گرتووە ئەیوت کە من لەگەڵەوەیان پۆلیس دیفەند بکەین واتە تەمیلی پۆلیس لە ناوبەرین بە کورتیەکەی بەڵام ئەمە دوجار بێگومان وتی من زیاتر فێر بووم کە تەمەنم کرد و لەگەڵەوە بۆ چونەی ڕابردووە نیم و چاوەڕێکرێت کە بەرپرسی پۆلیسی ژۆک و خۆ لە شوێنی خۆیان بێڵێتەوە نەیگۆڕێ بەڵام ئەمریکەکان بەلایەوە گرنگە لە نیویۆرک لێرە نالی تاوان زۆر ڕوەدات لە بەشێک زۆری شارەکە بەردەوام تونوتیژی و خەڵکوشتن و ئەوانە هەیە ئایا ئەتوانێت ڕێژەی تاوان لەم شارەکە بکاتەوە ئەمە چۆنەی کات ئایا تەنیا پۆلیسی زیاتر وەرەگرێ بۆ نمونە ئەوەی کە بیاوتێک کەمیونیتی پۆلیسینگ ئەوە دروستەکات چی دروستەکات ئەگەر ئەوەیەکێژی هەیە نامەڕاستی تەنیا کات وەڵامانەدا باشە دە بەحسا تاوانان کرد یعنی ئەگەر ئەوەیەکێ هەیە پشتی سەرکەفتنە کەسێکی موسلمان لە نیویۆرکێ ڕێژەیە تاوانان زیاتر بە ئالۆزی دەرکەون لە ڕاستی هەموو شتێک ئەگەری هەیە بەڵام با پێشبینیشتی خراپ نەکەین وانە بە پێشبینیشتی باش بکەین چکە کۆمەڵێ بەڵێنی باشی داوە مامدانی بۆ نمونە بەرز نەکردنەوەی نرخی خانوو بۆ ماوەی چەند ساڵێک
یاخۆ سنوورێک دابنێ لەسەرەوەی کە خاوەخانوەکان کری خان و بەرز بکەنەوە ئەمە شتێکە هەموو کەسێکە بێ بەدڵی بێ بەڵام بۆ نمونە بەڵێنی گەورەتری داوە دەڵێ ئەوانەی کە دەوڵەمەندەکان کە پارێکی زۆر پیاکەن 102 باجەکەیانە بەمە سەرەوە دەڵێ 102 بەکارەهێنم بۆ نمونە بۆی دایانگە بکەم بە خۆڕایی بۆی پاس بکەم بە خۆڕایی ئەم بەڵێنە باشانەی داوە بزانین تا چەند یەتوانێت جێبەجێ بکەش. لەگەڵ مە ببینە نامەوە ئەس بچم جە میێوانێن خۆشی ژوەر کە دوو میێوانێ منج جەموا جونیۆرکێ هەنە خەیال قەرتال جادم ببیرە تەماشەوانان تینم خەیال قەرتال و سەرۆکە ناوەندا کولتوریە کوردی لە نیویۆرکێ هەروەها ماریا مستەفا و ئەوژی خوێندەکارێکە زانینگەهەیە لە نیویۆرکێ هەردوو ژوێ دەرێ میێوانێ منە ئەس جاردن دچم جەم خەیال خان دخوازم ژێ پرسم بەرێ ئەف پەیوەندی دنابەرا ناوەنداوە و ڕەڤەندا کوردی لەگەڵ شارەداریە نیویۆرکێ چاوا بوویە و یەکەم پلاناوە چییە کارێوە چییە پشتی و شارەدار هاتە گوهرتن؟ We do not have direct relationship. ئێمە پەیوەندێکی ڕاستە و خۆمان نییە و ئێمە بەشێکی جیاوازی بەڵام ئەوەی ئێمە لە ئیدارەی زۆهران داوای دەکەن لە نیویۆرک ئەوەیەکەوە بتوانێت کە کۆمەڵگەکانی وەکو کۆمەڵگەی کورد کۆمەڵگەکانی ئێمە باشتر بکات و هەروەها هەوڵ بدات کە چالاکیەکانمان بە دیار بخات و هەوڵی ئەوەش بدات کە کۆچبەران و پەناخوازان وەکو بارگرانیەک لەسەر ئەمریکا دەرنەکەون بەڵکو وەکو دەوڵەمەندی ئەمریکا سەیری کۆچبەران و پەناخوازان بکرێت و هەروەها ئێمە دەمانەوێت کەوە پارەی زیاتر بۆ چالاکی کولتوریەکان تەرخان بکرێت. بۆوان هەموو ئەرمانجان هون بنیەتن ئێدی پەیوەندیەکە ڕاستە ڕاست لەگەڵ شارەداریە نیویۆرکێ دروست بکەن و حەتەن هاوە نەبوویە؟ ئێمە زۆر بەهیواین کە ئەمە بکەین لەبەرەوەی ئێمە ڕێکخراوێکین ڕێکخراوەیەکی گشتگیرین و تێیدا خەڵکێکی زۆر لە کۆمەڵگەکەماندا هەیە و هەروەها پێشوازی لە خەڵکی کۆمەلگاکانی دیکەش دەکەین بۆەوەی کەوا بێن لێرەدا خۆیان دەربخەن و دیدگەی زۆهرانیش زۆر لەگەڵ ئەوەی ئێمەدا یەک دەگرێتەوە ئێمە دەرفەت بە هەموو لایەک دەدەین بۆ ئەوەی کەوا بتوانن خۆیان دەربخەن. باشە خەیال خان دەرفەتێ بدە من ئەس بچم جەم ماریاک و خوێندەکارێکە کووردە خوێندەکارە زانینگە هەیە لە نیویۆرکێ ئەس بزانم ئەم کا خۆستەکە ئەوێ ژوە چییە وەکە ناوەندا کولتوریە کوردی دخوازە هۆندکیژان عالی دە پەیوەندیە لەگەڵ ڕێڤەبەریە خۆجەهیە نیویۆرکێ دروست بکە ماریاز جاردن تێمە جەمتە داخوازیاتە سەرۆکە ناوەندا کولتوریە کوردی چییە پشتیوان گوهرتنێن کو لە نیویۆرکێ ڕوودانە و هەلبژارتنە شارەدارێکی نو؟ My wishes is for من بەهیوام کەوا کۆمەڵگەی کوردی لە نیویۆرک هەوڵ بدەن کەوا بە جۆرێک لە جۆرەکان هاو ئاهەنگیان لەگەڵ یەکتری هەبێت و هەروەها هەوڵ بدەن کەوا ئیڤێنتی کوردی ڕێک بخەن و ئەو خەڵکە کوردانە کۆبکەنەوە کە لە نیویۆرک دەژیت دەبینین کەوا مەمدانی چەندین ئیڤێنت لە نیویۆرک ڕێک دەخات بۆ ئەوەی کەوا دەری بخات کە کولتوری جیاواز لە نیویۆرک هەیە زۆران کەسێک نییە کە تەنیا گرنگی بە یەک کۆمەڵگە بدات و پێم وایە کەوا هەوڵ دەدات کەوا تەواوی کۆمەڵگەکانی نیویۆرک یەکتری کۆبکاتەوە. تو وەکە خوێندەکارێکە کورد لە زانینگە هەیە ماریا دووەکە خوێندەکارێکە کورد لە زانینگە هەیە تو دخوازی چه ئیڤێنت و چالاکیên diniyên netewateyê Kurdan li New Yorkê bibînî؟ What activities I want to see
ئەو چالاکیانەی مەبەست ئەوەیە کەوا لەگەڵ زۆهران یاخود بەگشتی چالاک بگشتی دەتخوازی وەکە کوردێکێ لە نیویۆرکێ وەکە گەنجێکێ وەکە خوێندەکارێکێ دەتخوازی چ ئیڤنت و چالاکیان ببینی و گرێدای کوردان بی. ئەو چالاکی و ئەو ئیڤنتانەی کەوا من دەمەوێت بۆ کۆمەڵگەی کوردی هەبێت ئەوەیە کەوا بتواندرێت کەوا چالاکی هەبێت کە بە تەواوی کوردەکان دەربخات وە هەروەها هەوڵ بدێت کەوا ئیڤنتی وەکو نەورۆز بۆ کوردەکان ڕێک بخرێت و هەروەها هەوڵ بدرێت کورد بە نیویۆرک نیشان بدرێت و هەروەها هەوڵ بدرێت کەوا نیشان بدرێت کە کوردەکان چەندە کەسانێکی دڵسۆزن و باگراوندیان دەربخرێت. باشە ئیجاز بچم جەم خەیال قەرتال و سەرۆکە ناوەندا کلتوریە کوردیە وان هێوی و داخوازیە ئەتە ماریان بگهێننوێ خەیال خانتە گوهداریە ماریا کرد کۆژی کوردەکە و خوێندەکارە لە نیویۆرکێ وێ هێوی خۆست و لەسەر ئاستا نەتەوەیی و نیشتیمانی و چاندی چالاکیان زێدەتر یەن کوردان هەبن لە نیویۆرکێ. ئاستا بەشداریە وە ئالیە چاندی ئالیە نەتەوەیی دە چالاکیان جودادە لە نیویۆرکێ چاوایە دە چ ئاستەکی دەیە. Maria, very much like to meet you. بەڵێ خۆشحاڵم کەوا مەریام دەبینم کەوا کاری زۆر باشی کردووە و بەردەوامە لە هەوڵە پەروەردەییەکانی چالاکیەکانی ئێمە زۆر گرنگی بە پەروەردە دەدات و هەروەها کار دەکات لەسەر ئەوەی کە کوردەکان یەک بخات و هەوڵدەدات کەوا بێکەوە کار بکەن و بێکەوە بەرهەمیان هەبێت. سەبارەت بە پرسی پەروەردە ئێمە کلاسی زمانی کوردیمان هەیە بۆ گەنجان و هەروەها بۆ منداڵانیش و هەروەها چەندین فستیڤاڵی دەریتی کوردانمان هەبووە و هەروەها هەوڵش دەدەین کەوا بتوانین چەندین چالاکی دیکەی کوردی لە مانگەکانی داهاتوودا ڕێک بخەین و هەروەها لە مانگی سێش لە تەواوی مانگی سێ ئێمە ئاهەنگمان دەبێت و هەروەها هەوڵ دەدەینکەوە چالاکی جۆرا جۆر ڕێک بخەین بۆ ئەوەی کەوا بتوانین خەڵکەکان تێیدا بەشدار بکەن. تێیدا هافەیڤین هەیە، تێیدا هەوڵ دەدرێت کەوا کتێب خوێندنەوە چەندین چالاکی دیکەی کلتوری هەبێت بە هیوامکەوە بتوانن لەگەڵ ئێمە بەشداری بکەن کە خۆشتان دەتوانن تۆمار بکەن. هەموو چالەکەکانمان تێیدا باسکراوە و هەروەها هەموو دەکاریەکان تێدا دەتواندرێت بدۆزرێتەوە بە هیوامکەوە هەموو کوردەکان نەک تەنیا ئەوانەی لە نیویۆرک بەڵکو هەموو کوردەکان لە ئەمریکا دەتوانن بەشداری بکەن. باش لەگەڵمە ببینن ئەس بچم جەم هەفکاری خوان نامۆ من دیت ئامادەکاریژی تێنەکەن و ساخویایەک و نێزیک دێ زۆهران گۆتارەخوا هەبە لەوێ جهێک و تولەی پشتە لە ناوەوێ بارەگەهەیە چ چێ دەبە کەنگی گۆتارە زۆهرانە. بەڵێ چاوەڕێکرێت بەم نزیکانە زۆهران مامدانی گوتاری سەرکەوتن پێشکەش بکات. لە ڕاستیە دەقەکە و ساتەکەی دیاری نەکراوە بەڵام دەبێت بە زووترین کات پێشکەشی بکات چونکە ینی یەکلایی بۆتەوە و نزیکەی 90 دەنگەکان شمێردراون تەنیا ئەکەوێتە سەر ئامادەکاریەکانی خۆی لەوانەیە دوایین دەستکاری وتارەکەی بکات شتێ بگۆڕێ شتێک نەگۆڕێ پێشەوەی پێشکەشی بکات. نالی دەچمەوە سەر شتێکی دیکەش باس بکەم لە پشتی منەوە دەبێت بۆ نمونە ئەو خۆپشاندانە ئەمانە جووی نیویۆرکن ئەمانە کە دژی دەوڵەتی ئیسرائیلن بۆ نمونە پێیان وایە جوو نابێ خاوەنی دەوڵەتی خۆی بێت بەڵام ئەنجامی هەڵبژاردنە بەرایەکان دەری خست کە لە 60 جوولەکەکان لە ڕاستیا دەنگیان بۆ کۆمۆدا بوو و 30 دەنگیان بۆ
مامدانی دابوو واتە ئەتوانین بڵێن یەک لە سەرسیەی لە هەر سێ جوویەک دەنگی بە مامدانی یاوە لە نیویۆرک ئەمەش لە ڕاستیە ژمارەیەکی گەورەیە چونکە نزیکەی ملیۆنێک جوو لە نیویۆرکە ژین و لە نیویۆرک زۆرترین خەڵکی جوو لە نیویۆرکەژی لە دەرەوەی ئیسرائیل لە دەرەوەی تەلەڤیڤ یعنی هیچ شارێکی دیکە نیە لە جیهانە ئاوارەی نیویۆرک جووی لێبێ بە بەراورد دەگەر باوەڕکەین بە موسڵمانان نیویۆرک نزیکەی 9 ملیۆن موسڵمانی لێیە باشە بۆیە نامۆ بەشێک لەوانەیە کە ئەتوانین بڵێن دەنگیان بە مامتانی داوە ئەمانەی پشتی بنەوەن باشە نامۆ لەگەلمە بمینە کارڤدان بەردەوام دکەن نەها گۆتارژی هەنە ئەندرۆ کۆمۆک و ڕێکابەرێ زۆهران بووە نەها ئاخوان بزانم یەکەم کارڤداناوی چییە؟ In 1977. It's also important و هەروەها زۆر گرنگە ئێوە بزانن کە نیوەی دانیشتوانی نیویۆرک دەنگیان نەداوە بۆەوەی کەوا دەنگ بەو ئەجەندایە بدەن و هەروەها دەنگ بەو بەڵێنانە بدەن کە ناتوانرێت جێبەجێ بکرێت. ئێمە پاڵپشتی لە ئابووری دەکەین پاڵپشتی لە دەرفەتی کار دەکەین ئەوەیە کە نیویۆرک دەیەوێت و نیویۆرک دەبێت ئەمەی بە جوانی لەبیر بێت. ئێمە نەتەوەیەکین گرنگی بە یاسا دەدەین گرنگی زۆر بە یاسا دەدەین و هەروەها پێویستی زۆرمان بە پۆلیسە بۆەوەی کۆمەلگا بپارێزێت. ئێمە ڕێگە نادەین کەوا پۆلیس بێتە دوژمنی خەڵک. ئێمە هەمومان بەیەکەوە فرەچەشنیمان لەلا گرنگە و هەروەها هیچ لێبوردەیەکمان نییە بۆ ئەوەی کەوا جیاوازی لە نێوان پێکاتە و لایەنەکان بکرێت و هەروەها ڕێگە نادەین کە بە هیچ شێوەیەک دژی جووەکان کار بکرێت. بەهێزی ئێمە لەوەدایە کە ئێمە یەکگرتووین ڕەش و سپی و مسلمان و بوزی و جووەکان هەمویان بەیەکەوە ئێمە هەمومان خێزانی نیویۆرک دروست دەکەین هەمومان بەرژەوەندیمان هەیە هەمومان بەیەکەوەین هەمومان سەربەخۆین هێرش دەکرێتە سەر هەمومان ئەگەر هێرش بکرێتە سەر یەکێکمان ئێمە هەمومان دەبێت بەیەکەوە بووین کەسیش ناتوانێت لە یەکتریمان جا بکاتەوە. ئەو کەمپەینە زۆر گرنگ بوو بۆ ئەوەی کەوا ئەو خاڵە بگات و هەروەها هۆشداریەکیشە بۆ ئەوەی کەوا خەڵک تێبگەن کە ئێمە بەرەو ڕێگەیەکی مەترسیدار دەڕۆین و ئەوانیش گوێیان لە ئێمە بووە و لێمان تێگەیشتون ئێمە هەر بەردەوام دەبین. دۆستان ئێوە هەست بە شانازی بکەن لەبەرەوەی کەوا ئێوە کارکتەری گرنگی نیویۆرکن ئێمە پێشووتر بەخەبەر هاتوین و هەروەها هەوڵمان داوە کێبڕکەیەکی ڕاستەقینە بکەین لە کاتێکدا لە میدیاکە شتێکی دیکە دەردەخرا. هەست بە شانازی بکەن هەمووتان لەبەر ئەوەی ئێمە بە دڵ و بەگیان بە تەواوی هەوڵمان جەنگاین. پیرۆزبایی لە زۆهران مەمدانی دەکەم. نەخێر ئەمە شتێکی ڕاز نییە ئەمە شتێکی ڕاز نییە ئەوە نییە کە ئێمەین. ئەم شەوی ئەوان بوو و لە کاتێکدا ئەوان هەوڵ دەدەن کەوا حکوومەتی نوێ پێک بهێنن ئێمە دەبێت هەمومان بەیەکەوە کار بکەین دەمانەوێت کار بۆ هەموو نیویۆرکەکان بکەین لەبەر ئەوەی شاری ئێمە گەورەترین شاری جیهانە ئێمە شار بۆ نیویۆرک دەکەین نیویۆرکمان خۆش دەوێت. لە قوڵایی دڵمەوە سپاسی هەر هەمووتان دەکەم ئێوەم هەمووتان خۆش دەوێت و ئێوە زۆر بەباشی
جەنگان و نیشاندا کە ئێوە نمونەیەکی باڵان. نیویۆرک گوێی لە هەمووتان لە ئێوە بوو و ئێوە کاری زۆر باش دەکەن. سوپاس، خوا بتان پارێزێت. ترى اندرو كوموبو كو ابو خجي ديمقراطه وكسر بخوا بجداري كربودوان هالبجارتنان ده بشتكو زهران ممداني ده هالبجارتنان نافخيه ديمقراطان ده كاري سركبه وك يعني بربجير بتشبيش لو ما ابو كسر بخوا بجدار ويا لديسان قلتكو او بيروزباهيه لزهران دكه دماكو او الي جرينوي وكنا راضيبونه كسر وقتناوي هالوسني شاندان دنگ خو بلند كرن وي نراضيبونه خوني شاندا قلتكو دبي او هموج بو پیکانینا حکومت خوجهیوش بو نیویورک کار بکن جو باجار خو کار بکن. از ودگرم جم میوانین خو دخوازم داوی پرس جوان بکم جبرکو دما منجی کیم مایه خیال خان ناميات مسجات جبور روندا كردي بشتي سركفتنا زهران لنيويورك تشيا داخوازة جوان تشيا. Well, first, I like Kurdish community of New York هەموو شتێک دەمەوێت کۆمەڵگەی کوردی لە نیویۆرک و لە شوێنەکانی دیکە یەکگرتوو بن، هەوڵ بدەنکەوە پەیوەندیان لەگەڵ یەکتر هەبێت و هەروەها تێبگەن کە پێداویستەکانی ئێمە چین و دواتریش هەوڵ بدەن کە ئامانج و دیرگەکانیان بەدی بهێنن. ئێمە هەمومان بەیەکەوە دەتوانین بگەین بە بەرپرسان و هەروەها داواکاریەکانی خۆمان بگەێنن. ئێمە وەکو کۆمەڵگەکانی دیکە دەتوانین کە دەستمان بە زمان بگات و دەرفەت بگات و هەروەها دەتوانین وەکو کۆمەڵگەکانی دیکەش دەربکەوین. بەڵام پێش هەموو شتێک دەبێت بەیەکەوە کار بکەین، دەبێت هەمومان بەیەکەوە هەوڵ بدەین کەوا لەکتری فێر ببین و لە سەبارەت بە کولتور و زمانی یەکتری بزانین. بچم جەم ماریا خوێندەکارە کورد لە نیویۆرکێ ماریا مستەفا پرسامنیا داویشتە ئەوە ئەگەر دەرفەت چێبوو تە زۆهران مەمدانی شارەدارێ نوێ نیویۆرکێ دیت دێ داخوازیە تەیا سەرەکی ژێ چ بە ji بۆ جوانên کورد لە نیویۆرکێ؟ Yes, I definitely do agree a lot with من زۆر لەگەڵ خاتوو خەیاڵ هاوڕام سەبارەت بە پرسانەی کە باسی کرد. ئەگەر مەمدانی ببینم لە گفتوگۆی لەگەڵ دەکەم و سەبارەت بە کوردەکانی نیویۆرک سەی لەگەڵ دەکەم و هەروەها دەمەوێت مەمدانی بەشداری لە فێستیڤاڵ و ئیڤێنتە کوردەکان بکات و هەروەها دەمەوێت بزانێت کە کوردەکان لە کوێ دەژین و هەروەها دەمەوێت ئەوە بزانێت کە یەکگرتنی کورد چەندە گرنگە بۆ ئێمە. باشە پڕ باشە. خەیال خان بە کورتی تە کۆمنتاتە هەیە لەسەر ئاخافتنێن ماریا بە کورتیش بەرکۆ دەمام نەما. Well, we invited Mamdani for our 90th بەڵێ ئێمە بانگهێشتی مەمدانیمان کردووە بۆ ئیڤنتێکی کوردی، بەڵام پێم وایە کەوا کاری زۆری هەیە ناتوانێت بەشداری بکات، بەڵام ئێمە فستیڤاڵی زیاتر ئەنجام دەدەین و بە هیوام کەوا کوردەکان هەموویان لەگەڵ ئێمە بەشداری بکەن ببنە بەشێک لە کۆمەڵگەکەمان و هەوڵ بدەن کەوا بەیەکەوە کار بکات. بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە دەبێت ئەو ئاگرێ لە ناخماندایە پەرەی پێ بدەین، ئەو ئاگرە کە بۆ دادپەروەری و بۆ فراوانکردنی کولتورەکەمانە دەبێت بەدڵ و بەگیان کاری بۆ بکەین. ئەس گەلێکی سپاسیە هەردوو خاتونان دکەم هەردوو میوانên min خەیال قەرتال ku seroka navenda kultûriya Kurdî ji Newyorkê herwiha Mariya Mustafa ku xwendekareke Kurd ya zanîngehê ew jî ji Newyorkê li gel min bû. Gelekî spas bi we herdukan. Hevkarê min Namo berpirsê ofîsa Rûdawê li Newyorkê ew jî li gel me bûye. Namo dê li gel me berdewam be serê saetê ez car din vedgerim cem te Namo. Spas bi we jî kolme temaşe kirî. Navbereke Kurd û serê saetê em vedgerin.